کاقادر سڵاوت لێ بێ و شەو باش دەمەوێت دەست پێ بکەم پامەکەی ئەم شەوی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەسەر پرسی سەرۆکایەتی لە شوێنی خۆیدا بوو وەک سەرۆکی هەرێمی کوردستان بوو پامەکەی؟ بەڕاستی ئێمە چاوەڕوان بوون کە کاک مەسعود وەکو سەرۆکی هەرێم وەکو کەسی یەکەمی ئەم هەرێمە لەم بارودۆخە قەیراناویە بەڕاستی چارەسەرێک بخاتە ڕوو لە پەیامەکەی خۆی. یعنی هیچ چارەسەرێکی نەخستۆتە ڕوو جگە لەوەی کە سووربوونی خۆی لەمانەوەی لە پۆستەکە جارێکی تر دەربڕیوە نیشان داوە و جێگەی داخە کە ئەولانەشی تاوانبار کردووە بەوەی کە خۆ دەسەپێنن یان کودەتا دەکەن، ینی گەڕانەوە بۆ یاسا و بۆ هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم لە پەرلەمانی کوردستان بەو شێوە مامەڵەی لەگە کردووە و هەروە بەڕاستی جۆرێک لە هەڕەشەشی کردووە کە ئەمە سەرناگری و قابلی قبوڵ نیە. بەڕاستی ئەمە چاوەڕان ینی بۆ هەڕەشە لە چی دەکات؟ هەڕەشەیە بۆ چیە؟ ئەو نابێ پۆستەکەی بۆ هەڕەشە بەکاربینی. کاک قادر ئەم دۆخەی کە ئێستا هەموو لایەنەکان بە مەترسیدار یان باستیار باسی دەکەن کاتی هەڕەشەیە؟ نازانم، ینی ئەم زمانە نەدەبواە کاک مەسعود بەکاری بینی، ینی خۆی یەکەم تۆ کە لە بەرامبەرەکەت بەو شێوە تاوانبارەکەی ینی خۆی لە خۆی معلومە، ینی کە تاوانباری بکەی بە خۆسەپێن و بە کودەتاچی و بە کۆمەڵی لەوانە بەڕاستی ئەمە خۆی لە خۆی دواتر حەق بە خۆت دەدەی کە شێوازی تر بگریە بەرکە بەداخەوە ئێمە لەم قۆناغا پێویستمان بەوە نیە. ینی ئەمە من خۆم ئومێدم دەخواست کە ئەم شۆ کاک مەسعود چارەسەرێ بخاتە ڕوو لەم قەیرانە بۆی دەربازمان بی لەو قەیرانە، خۆی ڕێگە چارەیەک بدۆزیتەوە بۆ ئەم قەیرانە کە پەیوەندی بە پۆستەکەی خۆیەوە هەیە. وارووا چاوەڕێم دەکرد بەڕاستی ئومێدم دەخواست کە کاک مەسعود پرۆژەیەکی چاکسازی بخاتە ڕوو لە هەرێمی کوردستان، ینی وەکو ئەوەی کە ئێستا عەبادی لە بەغدا ڕایگەیاندووە. بەڵام سەرۆکی هەرێمیش لە پەیامەکەیدا کوردستان چەند قەیراناویە. کاک قادر بەڵام سەرۆکی هەرێمی کوردستانیش لە پەیامەکەیدا لە کۆتایی ئاماژە بۆ دەکات نابی هەر لە خەمی پۆستەکەی خۆی بی، دەبێت لە خەمی بەڕاستی ژیان و گوزەرانی خەڵکی کوردستانیش بی. یعنی مەسعود بارزانی هەموو ئەوەی کە کردوێتی و دەیڵێ و دەیکات لە خەمی پۆستەکەی خۆیەتی بۆ مانەوەی لە پۆستەکەی خۆیدا؟ یعنی ئەو پەیامەی تایبەت و بە پۆستەکەی خۆی بێگومان، ینی وەکو باسم کرد بن و بێدم دەخواست کە زیاتر پەیامێکی چاکسازی بی، زیاتر پەیامێکی چارەسەری بی. بەڵام ئەمە هەمان پەیامە کۆنەکانە کە دووبارەی کردوتەوە شتی نوێیتیانە بوو جگە لە بەڕاستی پێشەچیەکەی کە لە پەیامەکەدا هاتووە سێ خاڵی گرنگی تێدایە. خاڵی کۆتایی ئەوەیە کە ئەگەر لایەنەکان نەگەیشتن بە سازان هەڵبژاردننی پێشوەخت بکرێت، لەوانەیە ئەمە شتێکی چارەسەرێکی مامناوەندی بی، یا لە هەڵبژاردننی پێشوەخت کەس زەرەر نەکا دەکرێت ئەمەش بکرێت. بەڵام بۆم دۆخی ئێستا چارەسەرێکی مامناوەندە، ینی لە جێی خۆیدا نەبوو. یعنی لەوانەیە زیانی گەورەی نەبی بۆ بارودۆخەکە یان بۆ لایەنەکان، بەڵام ئەوەی کە دووخاڵەکەی تر نا دووخاڵەکە بەڕاستی نەدەبواە ئەم دووخاڵە لە پەیامەکەیدا بەهات بە. ئەم کاتە کاتی هەڵبژاردننی پێشوەختەیە؟ دەکرێت لە باتی کوردستان بەرەو قەیرانی زیاتر و بەرەو ئاڵۆزی و بەرەو کێشەی زیاتر ببین، هیچ نەبی ڕێگە چارەیەکە بەڵێ دەکرێت بۆ ناکرێت هەڵبژاردننی پێشوەخت بکرێت بۆ ئەوەی ئەم لەم قەیرانە دەربازمان بی، یان ئەم قەیرانە نەگۆڕێ بۆ ئاڵۆزی و بۆ تونند و تیژی. بۆ دەبێت پێشبینی ئەمە بکرێت کاک قادر؟ بارودۆخەکە وایە ئەوە دەبینی یاری خۆی ئەو پەیامە هەندێک شتی تایە کە بەداخەوە نەدەبواتیایی بی، یعنی ئەگەر یەکتر ئیتیهام بکرێ بە کودەتا و بە کودەتاچی ئەمە بەڕاستی دۆخێکی خراپە و دۆخێکی خراپ دروستەکە.
لەبەرەوەی ئەگەر بگەنە ئەوەی کە بەڕاستی انتخاباتی پێشۆخت بکرێت نازانم لەلایەنی یاساییەوە چۆنە، بەڵام لەوانەیە ئەوە زیانی بۆ کەس نەبی و ڕێگا چارەیەکبی بۆ دەربازبوون لەم قەیرانە. باسی ئەوت کرد کە ئەوەی بارزانی لە پامەکەیدا ئاماژەی پێکردو بۆم دۆخە خراپە، بەڵام بارزانی بۆ خۆشی لە پامەکە ئاماژەی پێدەکات، دەڵێ زۆر مانووی زۆرم ویست کە ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستانی ئەوە نییە کە ئەم قسانە بکەم کەم بڕیارە بدەم، بەڵام دەبوو بیکەم. یعنی پێت وایە دەبوو بیکات شتێگە بۆ وای کرد بێت کە بارزانی ئەم قسانە بکات و پامەکەی بەم جۆرە بێت؟ نا، قسەکانی خۆ هەمان قسەکانی پێشووە، یعنی هەمان جەختکردنەوەیە تاکیدکردنەوەی لەسەر هەڵوێستەکانی پێشوو کە ئەویش ئەوەیە سوورە لە سەرمانەوەی لە پۆستەکەی و ئەو لایەنانە و ئەو هێزانەی کە داوا دەکەن کە دەبێ سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێردرێ یان لە پۆستەکەی لاچێ یان یاسا ڕێگەی پێنادا، ئەمە ئەو لایەنانەشی بەو شێوەی کە لە پەیامەکە داهاتووە تاوانبار کردووە. باش، کاقادر وەکو سکرتێری حزبی ئایندەی کوردستان گەر لێت پرسم، ئامادەکردنی پرۆژە کۆبوونەوەی پەرلەمان دانیشتنی پەرلەمان کوتەدایە؟ نانە خێر، ئەمە ڕێگایەکی زۆر تەندروستە. پێشتر ئەمە لە پەرلەمان کراوە، خۆ لە 2 ساڵ لەمەوبەر خۆوە لە پەرلەمان ئەم ماوەی سەرۆکی هەرێم درێژ کرایەوە لە چێ کرا، بە زۆری نەشکرا وەکو ئێستا، بە یاسایەکی زۆر کرچ و کاڵیش کرا. یعنی ئەی بۆ ئەو کاتە کرا، بۆ ئەگەر ئێستا بە شتێکی تر بکرێ ئەمە کودەتایە. لا، ئەمە خۆی کودەتا و ینی وا ئەو دەستەواژانە ئەو زاراوانە وا بەکاردێن هەر شتەکە لە بەرژەوەندی خۆت نەبی، ئەمە بە دژی خۆتی بزانی و بە دژی بە کودەتای بزانی و بە نایاسایی بزانی و نامەسەلەکە بۆ شێوە نییە. باش، ئەوەی لە ڕابردوودا لایەنە سیاسیەکان کردیان بۆ سازان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم، چەوەی لە پەرلەمان چەوەی لە دەرەوە دانیشتنەکان دانیشتن بوو بۆ کودەتا و بۆ ئەوەی بە جۆرە لە زۆرەکان خۆی لێنەکە ئاماژەی پێکردووە ئەمە دەکەین و سیستەمەکە دەگۆڕین و تەنان لە هەولێر وە دەریان دەنین، یاخود دانیشتن بوو بۆ چارەسەر و بۆ سازان؟ بە دڵنیاییەوە دانیشتن بوو بۆ چارەسەر و بۆ سازان، چکە و لایەنانەش خۆ خاوەنی ئەم وڵاتن، خاوەنی ئەم ملەتەن، ئەم نیشتیمانن. ینی بڕوانە چی وای کردو سەرۆک هەرێمی کوردستان مەسئول بن بیر لە کودەتا بکەنەوە؟ چی وای کردو سەرۆک هەرێمی کوردستان بەم جۆرە گوزارش یان ئەگەر لەوانەیە ئەوان آخر مەبەستم ینی لایەنەکان تەنیا پرسەکەیان بردۆتە پەرلەمان کە خۆی پرسێکی یاساییە، پرسێکی یاساییە پێشترێش هەمان شت کراوە لە پەرلەمان، بۆچی دەبێت ئێستا کودەتابی؟ ینی ئیلا لەبەرەوەی کاک مەسعود لێ رازینە یا لە بەرژەوەندی پارتی نیە دەبێت ئەمە کودەتابی، ئەمە هەڵەیە. پرسیارەکە ئەوەیە بۆ بارزانی شێوە سیر بکرێ بەڕاستی بە تایبەتی کاک مەسعود. بڵێ، کاک مەسعود لە پۆستێکی گەورەدایە و بەرپرسیارەتێکی گەورەی هەیە، نابێ بەم شێوە سەیری ئەم هەنگاوانە بکە. پرسیارەکە لێرەیە، بارزانی بۆ بەم جۆرە گوزارشت لەوە دەکا کە لایەنە سیاسەکان لە ڕابردووە کردویانە، چی وای کردووە گوزارشتەکەی بەم جۆرە بێت؟ بۆی پاساو بێنیتەوە بۆ مانەوەی لە دەسەڵات لە پۆستەکەی، ئەم هەوڵی ئەو لایەنانە لە پەرلەمان بەو شێوە وێنا دەکا بەداخەوە، ئەمە هەر بۆ ئەوەی شەرعیەت بدا بەمانەوەی خۆی لە پۆستەکەی، یا لەوەی کە هەڵوێستەکەی ڕەوایە، هەڵوێستەکەی ڕاستە لەسەر حەقا، دەبێ بەرامبەرەکەی بەو شێوە وێنا بکە کە ئەمە هەڵەیە. ینی بەرامبەرەکە بەڕاستی وێنای بەرامبەرەکە ئەمە نییە. هەتا ئەگە ململانەی سیاسی شەبیشتەکی ئاساییە، نابێ بگاتە یەکتر تەخوێنکردن و یەکتر تۆمەتبارکردن، بە تایبەتی لە کەسێکی وەکو جەنابی کاک مەسعود کە بەرپرسیارەتێکی گەورەی هەیە لەم هەرێمە، یعنی پۆستێکی گەورەی هەیە لەم هەرێمە، دەبێ بەڕاستی زۆر بە سنجێکی فراوان زۆر بێلایەنانە مامەلە لەگە ئەم پرسە بکە، ئەم قەیرانە بکە. یعنی بەم شێوە وەکو جۆرێک لە کاردانەوە و جۆرێک لە تەشەنوت بەڕاستی ئەمە نە ئەرچی ئەوە و نە کێشەکەش بەڕای من چارەسەرەکە. پامەکی بارزانی توانی جۆرێک لە جۆرەکان مەخرەجە بێت، دەرگایە بێت بۆی سازان بکەن و تا چوارشەممە لایەنە سیاسەکان بگەونە ڕێکەوتن،
یاخود بەشێک لە دەرگاکانی داخست. نابڕوا ناکەم ئەمە یارمەتی سازانی دابی چونکە بەڕاستی ئەمە تۆزێ ئالۆزی دروست کرد ینی تۆ کاتێ بەرامبەرەکانت بەم شێوە وێنا دەکەی ئەمە بە دڵنیاییەوە خزمەت هەتا بە هەنگاوەکانی چاکسازیش ناکا. بەڵام بارزانی ئەوە ئەگەر ڕێک نەکەوتن ئەو چەند ڕۆژەی کەماوە دەکرێت بیر لە چارەسەرێکتر بکرێتەوە کە لەو قەیرانە هەرێمی کوردستان لەو قەیرانە دەربازی بی ئەویش یەک لەوانەی کە کاک مەسعود خۆی پێشنیاری کردووە هەڵبژاری پێشوەخت دەکرێت ئەمە بیری لێ بکرێتەوە بۆ لە چوارشەمەوە تا هەڵبژاردننی پێشوەخت ئەم هەرێمە لە چ دۆخێکا بێت لەنێو بۆشایی یاساییدا نابێت. بڕوا ناکەم ئەمە هەموو شتێک چارەسەری یاسایی خۆی هەیە ینی هەرێم ئەمڕۆ هەرێمی کوردستان ئارامە ڕاستە شەڕی هەیە لەگە داعش بەش شەڕ لە ناوخۆی هەرێمی کوردستان نییە. هەرێمی کوردستان ئێستا هەرێمێکی ئارامە دەتوانی هەڵبژاردن بکە. ئێوە لە بیرتانە کاتی خۆی عێراق کە هەڵبژاردننی دەکرد چەندین شار بەدەست خۆشیەوە نەبوو ئەو هەموو تیرۆرە هەبوو ئەو هەموو تەقانەوە هەبوو ئەوجا هەڵبژاردنیش دەکرا. هەرێمی کوردستان خۆشبەختانە ئێستا ئەم کێشانەی تیان نییە. سنوورەکانیشی بەڕاستی ئارامە بەهۆی ئەو هەموو خەبات و قوربانی کە ئێستا هێزی پێشمەرگە دەیدا بەهۆی قارەمانەتی هێزی پێشمەرگە لە سنوورەکانی هەم ئارامە و پارێزراوە لایەنێکی دیکە هەیە کاک فادر بۆ ناکری هەڵبژاردن بکرێت. لایەنێکی دیکە هەیە وەک پێشتر کە کۆمیسیۆنی باڵایی سەربەخۆبژاردنەکان ئاماژیان پێکرد تیان بۆ هەر هەڵبژاردنێک پێویستان بە نزیکەی 6 مانگە و دامەزراندنی کارمەند و ستافی زۆر و مەبلەغی پارە و ئەوانە بۆ هەڵبژاردن لەم ماوەیەدا و تا جێبەجێکردنی ئەمانە کێ سەرۆکێرێم دەبێت؟ نازانم ئەمە دەبێت مەخرەجێکی یاسایی بۆ بدۆزرێتەوە فعلەن کۆمیسیۆن کاتی پێویستە و ئەو کاتەش ماوەی یاسایی سەرۆکی هەرێم تەواوە بی ئەو ماوەی کە کۆمیسیۆن پێویستێتی ئەو 6 مانگە دەبێ بە شێوە لە شێوەکان چارەسەر بکرێت بۆ ئەوەی فەراغی یاسایی دروست نەبی و هەڵبژاردنەکە و کۆمیسیۆن ئامادەکاری بکە و هەڵبژاردنەکە ئەنجام بدرێ. ئەم هەنگاوانە من پێم وایە باشتر و ئاسانترن لەوەی کە قەیرانەکە بەو شێوە بەردەوام بی و ئالۆزی زیاتری لێ بکەویتەوە. یعنی تۆ پێت وایە هەڵبژاردننی پێشوەخت کرێ باشترە لەوەی کە بە جۆرە لە جۆرەکانەوەی ئێستا هەیە سازان بکرێت مەبەستە ئەوەیە یان مەبەستە چییە؟ نا ئەگە سازان بکرێت پێویستمان بە هەڵبژاردننی پێشوەخت نییە. نامەکەی کاک مەسعودیش خۆوان ناڕێ باسەکە دەرێ ئەگەر تا ئەو کاتە سازان نەکرا من پێشنیاری هەڵبژاردننی پێشوەختەکەم. ئەگە سازان بکرێت تۆ پەرلەمان دوو ساڵی خولی خۆی تەواوەکە پێویست بە هەڵبژاردننی پێشوەخت نییە. بەڵام ئەگەر سازان نەکرا ئەو کێشە هیچ چارەسەرێکی بۆ نەدۆزرایەوە ئەو قەیرانە و بەردەوامیش بوو و ئالۆزی و زیاتر گرژی تێکەوت تۆ باشترە بی لە ڕێگە چارەسەرێکی ئەهوەنتر بکەیەوە سەلامەتتر کە ئەویش لەوانەیە ئەم هەڵبژاردنە پێشوەختە بی. باش گەر پرسیارێ بکەم لە تۆ وەکو سەرکردەیەکی سیاسی وەکو سکرتێری حزبێک لەم هەرێمەیە کێ ناوێت سازان بکات؟ پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانە گۆڕانە کۆمەڵە یەکگرتووە کێ ناوێت سازان کە هەمووی جەخت لەوە دەکات و دەڵێ سازان دەکەین دەبێ بە سازان بێ ئەی کێ ناوێت سازان بکات؟ نا هەموو داوای سازانەکەن بەڵام هەر یەکە بۆ چووری خۆی ینی تەفسیری خۆی هەیە بۆ سازان. لایەنەکان پێیان وایە تێگەیشتنێکی هاوبەش دروست بکرێ بە تایبەتی 4 لایەنە سیاسیەکەی پەرلەمان و لایەنەکانی ترش بێگومان و ئەم پرسا بەڵام سازان شوێنی یاسا نەگریتەوە سازان شوێنی پەرلەمان نەگریتەوە هەرچی لایەنی پارتیە تەنیا تەمەشای سازانەکە بەوەی کە لە دەرەوەی پەرلەمان لە دەرەوەی یاسا پرسی سەرۆکی هەرێمێک لایی بکرێتەوە لایەنەکان لەسەری ڕێککەون بە تەوافقێکی حزبی دواتر بچێتە پەرلەمان وەکو سی حوزەیرانی ڕابردوو پەرلەمان شەرعیەتێکی پێ بدا. ئەم دوو بۆچوونە ئەم دوو تەفسیرە جیاوازە لەسەر سازان هەیە هەر یەکە باز لە سازانی خۆی دەکات خۆ سازان ئێستا یەک سازان نییە ئێستا سازان خۆی بوویتە مشکلە لەم هەرێمە سازان هەموو تعبیری هەڵگرێ پرسێکی وا چەند تعبیرە سازانی تایبەت بە خۆشی هەیە
بەڵێ گەر سازان چەند تعبیرێکی جیاواز دەخۆڵگرێ و تا ئێستا نەگەشتبێتە یەک تعبیر بۆی کەواتە ئەم پرسە ئاڵۆزەی ئێستا ئەم بابەتە ئاڵۆزەی ئێستا چەند تعبیری دیکاڵەگرێت چەند ماوەی دیکەی دەوێت تا ئێستا لەسەر سازان خۆی تێگەشتێکی هاوبەش نەبوو بێت لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم چەند نوێ بۆی تێگەشتێکی هاوبەشە بێت ناخۆی سازانەکە لەسەرەوە بوو وابزان ماوەیەکی کافیش درێژەی کێشا و مەسەلەی سازانە ئێستا گەیشتوتە ڕۆژانی کۆتایی یان سازان دەکرێ و کێشەکە بە سازان و بە یاسا چارەسەرەکرێ یان دەبێت بیر لە ڕێگە چارەی تر بکرێتەوە بۆی ئەم قەیرانە بەردەوام نەبی و لەوە زیاتر ئالۆز نەبی بارودۆخەکە. لە ماوەی ڕابردوودا بەشێک لە فەرماندە سەربازیەکانی هێزەکانی پێشمەرگە بەیاننامەی بڵاو کرد و داوایان کرد کەم کێشەیە چارەسەر بێت. ئەمە کەم تا زۆر کاریگەری هەبوو لەسەرەوەی کە بارزانانی ئەم پەیامە دەربکات. ناخۆی ئەو پەیامە ئەمە لە پەیامی ڕابردوویدا ئاماژەی پێکرد بوو کاک مەسعود وەکو سەرۆکی هەرێم کە ئەگەر تا ئەم بەروارە تا ئەم مێژووە لایەنەکان نەگەنە سازان ئەو هەڵوێستێکی خۆی ڕادەگەیەنی ئەوە ئەم هەڵوێستە بوو کە ئەمڕۆ ڕایگەیان. پەیامی پێشمەرگەکان بەڕاستی ئەمەش شتێکی ئاساییە کاریگەری هەبوو جێگەی دەستخۆشیە دیارە پێشمەرگە لە هەموو کەسێ زیاتر لە خەمی بارودۆخەکەیە بە تایبەتی ئەوانەی کە لە سنوورەکانی شەڕی داعشن فەرماندەکان شتێکی ئاساییە شتێکی عمومیان داوە پەیامێکی عمومیان داوە بەڵام ئەوەی کە تێبینی هەیە بەڕاستی بە تایبەتی بۆ کەسێکی وەکو من ئەوەیە کە نابێ پێشمەرگە ڕابچێشێتە ناو ململانەی سیاسی بە هیچ شێوەیەک چوە ئەو پەیامەی کە درا لەگە دەستخۆشیم بۆ ئەو تێکۆشەرانە خەمخۆریان بۆ بارودۆخەکە بەڵام لە دەرەوەی ئەم پەیامە کۆمەڵی لێدوان درا کە بەڕاستی زۆری لە هەڕەشە و گوڕەشەی تێدا بوو کە ئەمە ئەرچی فەرماندەی پێشمەرگە و ئەرچی پێشمەرگە نیە و پێشمەرگە بە هیچ شێوەیەک نابێ ببێ بە بەشێک لە ململانەکان ئەگە پێشمەرگە بوو بەشێک لە ململانەکان شەڕی ناوە خۆ دروستەبی پێشمەرگە دەبی تەنیا پارێزەری خاک و نیشتیمان بی پارێزەری سنوورەکانی هەرێمی کوردستان بی دەبی دوور بخرێتەوە و یاساش ئەمە دەسەپێنی یاسای دەستوری عێراق یعنی ئەگە هەڵە نەبن پرۆژەی دەستوری کوردستانیش هاتووە کە دەبێت پێشمەرگە دوور بخرێتەوە لە ململانەی سیاسی و تێوە نەگلێ لە ململانەی سیاسی و پێشمەرگەی نیشتیمان بی و دەبواە بەڕاستی لەم پەیامە شتێ بگوترا بە لەم پەیامەی ئەم پێشمەرگانە ئەم تێکۆشەرانە لە داوایەکیان لە سەرکردەی حیزبەکان بکرد بە بیان گوت بە ئەگە پێتان وایە بە تەمای ئێمە بارودۆخەکە ئاڵۆزەکەن یان بە تەمای ئێمە شەڕی لاوەخۆ دەکەین ئێمە ئەو ڕۆژانە بەسەر چوو و ئێمە ئێستا هێزی پێشمەرگەی کوردستانین و ئێمە سنووری کوردستان دەپارێزین و دڵنیاتان دەکەین ئێمە جارێکتر شەڕی براکوژی و شەڕی خۆکوژی بۆ ئێوە ناکەین. ئەمە باشترین هەڵوێست بوو هێزی پێشمەرگە بینوان با چووکە ئەوانەی کە ئەمڕۆ هەڕەشە دەکەن یان هەر لایەنێک ئەگەر بزانی هێزی چەکداری نیە هەڕەشەی چیەکە بۆ خۆی مل دەدا بە یاسا و بە قانون و بەما بەڵام کاتێ لایەنێک من نادا بە قانون یان بە چارەسەر بە دڵنیاییەوە هێزی چەکدار شکەبا بۆ یاگە هێزی چەکدار وەکو جاران نەبێتەوە ئامرازی دەستی حیزبەکان بۆ شەڕی لاوەخۆ من پێم وایە هەمویان دەگەڕێنەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان بە دیالۆگ و بە یاسا و بەلێک تێگەیشتن دەبێت پێشمەرگە بەڕاستی ئەم هەڵوێستەی هەبی جارێکتر کەس بە تەمای پێشمەرگە بارودۆخ ئاڵۆز نەکە هەڕەشە نەکە چووکە پێشمەرگە جارێکتر ئەم قۆناغی تێپەڕاندووە هەڕەشەکانی بارزانی کە ئاماژەت پێکرد شەڕی داوەخۆ بۆی چێزێکی سیاسی ناکە ئەوەی ئاماژەت پێکرد پەیامەکەی بارزانی کەم تا زۆر بەشێک بۆ لە هەڕەشە پشت بەستن و پشت ئەستوری بوو بە هێزی پێشمەرگە نازانم بێگومان ئەگەر ئەو لایەنانە هێزی چەکداریان نەبی هەڕەشە بە چیەکەن ئەگەر لە کوردستان هێزی چەکدار هێزی حزبی نەبوایە هەمومان دەگەڕاینەوە بۆ یاسا کەس نەیدەتوانی لە یاسا لابدا بەڵام کاتێک کە حزبەکان هێزی چەکداریان هەیە بە دڵنیاییەوە دەتوانن فشار بکەن دەتوانن هەڕەشە بکەن ئەمەش بارودۆخی کوردستانە بەداخەوە. باش پێشبینیەکەیت لەم ماوەکەمەیە
لایەنەکان سازان بکەن؟ نازانم دوای ئەو پەیامە نازانم چۆنەبی هەڵوێستی لایەنەکانی تر چونکە ئەمە زۆر خزمەتی بە سازان نەکرد، جۆرێک لە تەشەنوج و جۆرێک لە تۆمەت و تۆمەتباری دروست کرد. نازانم هەڵوێستەکان چۆنەکەونەوە، بەڵام لەگەر ئەوەش بەڕاستی هەر دەبێ سازان بکرێ و هەر دەبێت کێشەکە بە یاسا چارەسەر بکرێت، چونکە خۆتان دەبی بزانن پرسی سەرۆکی هەرێمی کوردستان پرسێکی یاساییە پێش ئەوەی پرسێکی سیاسی بی. دیارە پرسێکی سیاسیشە، بەڵام وای لێ نەکرێ کە پرسی سیاسی شوێنی پرسی یاسایی بگریتەوە. دەبێت هەردوو لا شان بەشانی یەکتر کاریان بۆ بکرێ، ینی سازانی سیاسیش بکرێ و سازان شوێنی یاسا نەگریتەوە و یاساش مافی خۆی پێ بدرێ، بە تایبەتی لە پەرلەمانی کوردستان. باش بۆ وەزبوونە سیاسی لە مەرێمەیە هەتا پێشبینیەکەی دوای ئەم کاتی کە تەواو بێت کێ سەرۆکی هەرێمی کوردستان بێت؟ پێشبینیەکەی سەرۆکێکی نوێ بێت، پێشبینی چێکیت؟ نازانم، ئەمە دەبێ یاساناسەکان ئەمە یەکلاییکەنەوە. ئێستا بەپێی هەندێک یاساناز ئەوەیە کە سەرۆکی پەرلەمان ئەو ماوەی ئەو دوو مانگە بە ئەرچی سەرۆکی هەرێم هەڵەسی، هەندێک یاساناسی تر هەیە کە نزیکن لە پارتی پێیان وایە نا سەرۆکی هەرێم هەر کاربڕێکەرەبی لە شوێن پۆستەکەی دەمێنێتەوە. بەڵام دەکرێت پرس بە یاساناسی بێلایەن بکرێ، بە تایبەتی یاساناسی گەورە هەیە لە عێراق لە شوێنی تر لە دەرەوە بۆی ئەم یاسای سەرۆکایەتی هەرێم چۆن هاتووە وەکو خۆی تەفسیری بۆ بکرێت. من دەکەم نەگاتە ئەمە پرسەکە چارەسەر بکرێ. پرسیارەکەم لەسەرەوە بوو دوای هەموو موادانە، دوای سازان، دوای گەشت هەڵبژاردی پێشوەخت، دوای هەموو شتانە پێشبینی چێکەی؟ پێشبینیەوەکەی هەر مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بێت وەک خۆی لە لێمە سەرۆکی تاتاییمان نییە، یاخود پێشبینیەوەکەی سەرۆکێکی نوێ بێت؟ نا ئێستا وەندی من تێی بگەم خۆلایەنەکان لاریان نییە لە سەرمانەوەی کاک مەسعود لە پۆستەکەی بۆ 2 ساڵی تر، بەڵام کۆمەڵێ مەرجیان هەیە بە تایبەتی ئەم هەموارکردنەوە یاسای سەرۆکایەتی هەرێم کە تا ئێستا پارتی بەم مەرجانە ڕازی نەبووە و کێشەیەکی تریش هەیە بە تایبەتی لە دەستوری هەرێمی کوردستان. یعنی ئایا لە دەستور جارشتر ڕێگا دەدا بەوەی کە کاک مەسعود دوای ئەو 2 ساڵەش بۆ 8 ساڵی تر بتوانانی سەرۆکی هەرێم بی؟ ئەمە یەکێ لە کێشەکانی ترە لە بینی ئەم لایەنانە. من پێم وایە ئەگەر پارتی ڕازی بی بە داوای ئەم لایەنانە، من پێم وایە تەحسیل حاصلە، ینی کاک مەسعود دەکرێت 2 ساڵی تر لە پۆستەکەیدا بمێنێتەوە، بەڵام ئەو لایەنانە مەترسی ئەویان هەیە کە دوای ئەم 2 ساڵەش ئەم سیناریۆیە بە هەمان شێوە بڵاو بیتەوە، ینی دووبارە بیتەوە، سێبارە بیتەوە. خۆ لە سی حوزەیرانیش گوترا ئەمە دوا جارە، جارە چکەش ئێستا دەکرێت، ئەو جارەش دەگوترێت دوجیانی ئەم بارودۆخە ناکرێت تاسەر لە کوردستان بەردەوام بی بەو شێوە دەبێت چی بکرێت بۆ ئێمە بەردەوام نەبێت بکرێت. بەڕاستی ئاڵوگۆڕی دەبێت ئەگەر 2 ساڵی تریش درێژ بکرێتەوە ماوەی سەرۆکایەتی هەرێم بە شێوەیەک ینی گەرەنتی بکرێت کە ئەمە دوجار بی، نەک ئەمە درێژەی پێ بدرێ، بۆی چیتر ئەم نەریتە لە کوردستان ئەم ئاوە نەڕژێ بەداخەوە کە ئەمە زۆر خراپە و ئەمە زۆر زیانمان پێدەگەینی. یعنی چونکە دەستا و دەستکردنی دەسەڵات هەمومان دەزانین چەند گرینگە بۆ دیموکراسی، یعنی ئایندەی دیموکراسی کوردستان بەستراوەتەوە بە ئاڵوگۆڕی دەسەڵات. یعنی ئەگە هەتا پاساوێکی شەبی یان واقعێکی شەبی کە کەسێک زیاتر لە پۆستەکەی دابمێنێتەوە بەڵام نابێ ئەمە بەردەوامی پێ بدرێت، دەبێ گەرانتی ئەوە هەبی کە لەمە زیاتر بەردەوامی پێ نەدرێت. من پێم وایە لایەنەکانیش هەر بە دوای ئەو گەرانتیەوەن. ئێستا پێشبینی لە ساودەستی دەسەڵاتەکەیت؟ ئێستا ئاسان نییە. ئێستا لەبەرەوەی پارتی سوورە لە سەرمانەوەی کاک مەسعود، ئەوە دەبینین کاک مەسعود خۆشی سوورە لە سەرمانەوەکەی خۆی و بەو شێوەش پەیام دەدا. لەبەرەوەی ئەو 2 ساڵە ئاسان نییە، بەڵام ئەگەر دوای 2 ساڵی تریش بەڕاستی ئەم پرۆسەیە بە شێوەی دیموکراسی بەڕێوە بچی کۆتایی بەم تەمدید و تەمدیدکاریە بێ، لەوانەیە هەر
کارێکی باش بی دەکرێت 2 ساڵی تریش تێپەڕێندرێ بەڵام کێشەکەەوەی ئەگە دوای ئەو 2 ساڵە دیسان هەرێمی کوردستان دووچاری هەمان قەیران بووەوە خۆ لە 30 حوزەیران کۆتایی هاتوو باشە ئێستا دوای 2 ساڵەکە تووشی هەمان قەیران بووەوە ئێستا تۆ ئەو قەیرانە بەو شێوە چارەسەرەکەی ئەگە گەرنتی نەبی 2 ساڵی تر تووشی هەمان قەیران دەبیەوە ئەمە ناکری هەرێمی کوردستان لە دەوامەی ئەم قەیرانە نەدابژی باشترین ڕێگە چارە چییە؟ کۆمەڵی قەیرانی زۆر کوشندەی هەیە باشترین ڕێگە چارە چیە لە ئێستادا لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بیگرنە بەر باشترین بڕیار دروستترین بڕیار باشترین ڕێگە چارە ئەوەیە کە پارتی ڕازی بی بە دەستا و دەستکردنی دەسەڵات پارتی ڕازی بی کە ماوەی سەرۆکایەتی هەرێم کۆتایی هاتۆ بە یاسا و ڕێز لە یاسا بگری و ئەگەر ئەوە نەکرا چارەسەرەکە ئەوەیە کە ئەم 2 ساڵە وەکو لایەنەکان مەرجیان هەیە بە مەرج درێژ بکرێنەوە دیارە ئەوە هەر ینی تێگەشتنی خۆمە ینی شتێکی ینی معلومە نییە لە لای من ئەمش لەوانەیە باشتر بی لەوەی کێشەکان ئالۆزتر بن بەڵام بە شەرتێک ئەم دەوامە بەردەوام نەبی ناکرێت تۆ هەر 2 ساڵ جارێک 4 ساڵ جارێک تۆ بکەوێ قەیرانێکی سەرۆکایەتی قەیرانی دەستا و دەستکردنی دەسەڵات ئەو کاتە هیچ ئومێدێک بە دیموکراسی نامینێ لەم هەرێمە زۆر سپاس بۆ قادر عەزیز سکرتەری حزبی ئایندەی کوردستان بۆی لەم پانۆرامایەدا و لەم گفتوگۆیەدا